أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. ولقد خلقنا الإنسان ونعلم ما توسوس به. كاتك محمدي مهدي ديت خواي پروردگار والا كاتن أمسر زوية فرب بددات پروري إذ يتلقى أفرمي روشي دواي هالناسد هتا روم لأعماق دا بغدان بزن وكباس ما كر أعماق دا بغدو شوين اللشام لنزيك حلب. لقد كنت في غفلة توري أنبا بتمان وكباس ما كد بريتيا بناو نشاني هاتني محمدي مهدي لما ويتشي نزيك دا فرمودكاني پیغمبر صلى الله عليه وسلم او راستي دا سلمين كلكوتاي دنيا دا لكاتك دا كإسلام غريب دبيتو شريعتي خوالكار دخريتو مسلمانان بيشوان رابر دبنو سرتاپای زەوی ستەم دەیگرێتەوە و زۆرداران و ستەمکاران تیایدا خاوەندە سەڵات دەبن داوای لێ دێت کەس هیوای خێر و چاکەی نامێنێت کە جارێکتر بگەڕێتەوە سەرزەوی. ئالەو کاتەدا خوای پەروەردگار ڕۆی ڕەحمەتی خۆی لە بەردەرد سۆزەکانی دەکات و پێشەوایەکی خاوەن باوەڕیان بۆ دەڕەخسێنێت کە لەسەر دەستیدا دین زیندوو دەبێتەوە و ئیسلام و مسلمانان سەربەرز دەبن و قەڵای کوفر و ستەمکاران هەرەز دێنێت و سنەت دەبوژێتەوە و بیدعەت دەمرێت و خێر و بەرەکەت و ڕزق و ڕۆزی بە جۆرێک بەسەر زەویدا دەڕژێت کە وێنە و نمونەی لە هیچ سەردەمێکدا نەبووە و هاتنی ئەو پێشەوایە ئیسلامیەش بە کوێرایی چاوی هەموو دوژمن و ناحەزێکی ئەم دینە ڕاستیەکە وەکو هەموو هەواڵە ڕاستەکانی تری پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئەو پێشەوایەش محەممەدی مەهدیە مەهدی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باسی محەممەدی مەهدیمان بۆ ئەکا ئەفەرمێتن كاتك محمدي مهدي ديت خواي پروردگار والا كاتن امسر زوية پر ببيد داد پروري چونکە زەوی پڕ دەبێت لە ستەم وەکە پڕ بوو لە ستەم خوای گەورە پیاوێک دەنێرێت لەنەوەی من ناوی منە و ناوی باوکیشی ناوی باوکی منە زەوی پڕ دەکات لە داد پەروەری هەر وەک چۆن پڕ ببوو لە ستەم لەسەردەمی ئەودا ئاسمان هیچ لە بارانی ناگرێتەوە و زەویش هیچ لە ڕۆکی گڵ ناداتەوە حەوت یان هەچ ساڵتان لە ناوتاندا دەبێت ئەگەر زۆری خایاند ئەوان 9 ساڵە. بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم پێناسەی محەممەدی مەهدیمان بۆ ئەکات لەم فەرمایشتەیدا کە ناوی محەممەدی مەهدی ناوی محەممەدە و لە ڕیوایەتی ئەبوو داوودە هاتووە ناوی ئەحمەدە و باوکیشی ناوی عەبدوڵڵایە و ماوەی دەسەڵاتداریشی 7 ساڵ هەتا وەکو 9 ساڵ دەخایێنێت. بۆیە محەممەدی مەهدی یەکێکە لە ئال و بەیتی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەروەکو ئەفەرمێت المهدي أهل البيت يصلحه الله في ليلة رواه أحمد وابن ماجه وصححه الألباني. أفرمي مهدي لآل بيت إيميا خواي گەورە لە شەوێکدا دەیسازێنێ بۆ ئەم کارە پیرۆزە جا